طبعا لە ڕووی ئاینیەوە واجبە پیاو یارمەتی خێزانەکەی بدات. ئەمە لە هەولێر پێڵەن هۆمەر نییە، لە شوێنی تر ئەگەر پێی بڵێن مونەرمی نییە، ئەمە شوێنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئێمە حەدیثی صحیحمانەیە کە ئەفەرمێ خۆی نعلەکانی خۆی ئەدوورێەوە یارمەتی خێزانیەدا لە دروستکردنی هەویر، نانکردن، زۆرێک لەو ئیشانی لە ماڵەوە ئەکرێت. من زۆر جار لەسەر مینبەری شەو باسم کردووە گە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو چۆن مامەڵەی کردووە لەگەڵ خێزانەکانیە، پیاوێک لێرە ئاوا مامەڵە بکە پێڵەن ژنانی، بۆ لەبەرەوەی لای ئێمە پیاوەتی یعنی تووڕەبوون، پیاوەتی یعنی دەنگ بەزکردنەوە بەسەر ئافرەتە، قەوامە لای ئێمە یعنی پیاو ئەبێ زاڵ بێ، پیاو ئەبێ چوزانم ئەبێ دووسێ ژەم لە خێزانەکەی بدا، و قەوامە نییە. ئەوە درڕندەیەکە، جانەوەرێکە خوا دروستی کردو، پێویستەکە کۆمەلگا لی دوورکەوێتەوە. پیاوەتی، شەهامەت، عیزەتی نەفس، کۆمەڵێک قسەی گەورە و بری و قوباق ئەوەیە تۆ ژیانت دابەش کردووە لەگەڵ خێزانەکەتە و لە ئەرک و لە مافیشا ئەبێ بەشی بکەن. بەڕاستی تۆ چ لە ئافرەت چ لە پیاو نابێت تەنها ماف بیت، هەر داوای مافکەیە، ئەرکیش لەسەرە.